بەڕاستی پێویستە خۆمان بدەینە بەرخۆر لاپەڕە 41 بەراورد بە وەرزەکانی تر لە هاویندا تیشکێکی زۆرتری سەرووەنەوشەیی لە ڕێی خۆرەوە دەگاتە سەر زەوی. ئێمەی مرۆڤ پێستمان بە جۆرێک بەدیهێنراوە کە تا ماوەیەکی دیاریکراو دەتوانێت پارێزگاری لە خۆی بکات بەرامبەر بە تیشکی خۆر. ئیتر کاتێکیش زۆر لەبەر ئەو تیشکەدا دەمێننەوە ڕەنگی پێستمان دەگۆڕێت بۆ ڕەنگێکی زەرد باو بڕۆنزی. لە ڕاستیدا ڕەنگی پێستی بڕۆنزی ئاگادارکەرەوەیەکە کە لە لەشی مرۆڤ تیشکی سەرووەنەوشەی هەڵمژیوە. لە پاش چەند گۆڕانێکی ڕەنگی پێست بۆ بڕۆنزی ئەوا چیدی بڕۆنزی بوون توانای پاراستنی پێستی نامێنێت. پاشان پێست وشک دەبێتەوە و تووشی قڵیشان دەبێتەوە. ئەم دیاردێش بە تێپەڕبوونی کات دەبێتە هۆی خێراکردنی پیربوونی پێست. لەبەر ئەمە باشترین شت ئەوەیە کە لە نێوان کاتژمێردەی بەیانی بۆ 4 پاشنیوەڕۆ کە تیایدا تیشکی سەرووەنەوشەیی بە چڕی دەگاتە سەر ڕووی زەوی زیاد لە پێویست لە دەرەوە نەگەڕین. گەردەلوول چۆن دروست دەبێت؟ لاپەڕە 42 گەردەلوول بۆ بابەهێزانە دەوترێت کە لە شێوەی گێژاودان و بەهۆی گۆڕانی لە ناکاوی پەستانەوە لە ناوچەیەکی بەرتەسکدا دروست دەبن. هۆکاری گۆڕانی لە ناکاوی پەستان لە بەرگە هەوادا بڵاوبوونەوەی هەوای گەرما بە خێراییەکی زۆر. کاتێک بارستە هەواییەکی سارد دەچێتە سەر بارستە هەواییەکی گەرم، ئەوا گەرمەکە کە چڕیەکەی کەمترا بە خێراییەکی زۆر بەرەو ناو هەوا ساردەکە بەرز دەبێتەوە. ئیتر لەم کاتەدا پەستان زۆر بە خێراییدا دەبەزێت. ئەم گۆڕانکاریە لە ناکاوە لە پەستان و پلەی گەرمیدا وا دەکات کە لە ماوەیەکی ئێجگار کەمدا بای زۆر تون دروست ببێت. ئیتر هەتا هەواش بەردەوام بێت لە بەرزبوونەوە ئەوە خێرایی بایەکە زیاتر و زیاتر دەبێت تا دەگۆڕێت بۆ گێژاوێکی بەهێز. لە پاشاندا لەسەر شێوەی قوچەک بەرز دەبێتەوە. لەبەر ئەوەی تا دێت هەوای ناو گێژاوەکە ساردتر دەبێت. ئەوە هەڵمی ئاوەکەی ناوی چڕ دەبێتەوە. ئەمە ژوا دەکات کە چەقی بارستە هەواکە ڕەنگێکی مەیلە و خۆڵەمێشی وەربگرێت و وەکو گەردەلوول دەربکەوێت. هەتا چڕبوونەوەش بەردەوام بێت دەمی گەردەلوولەکەش تا ئاستی زەوی درێژ دەبێتەوە. ئەو بابەهێزە ئاسۆیانەی ناو گەردەلوولەکە کە خێراییان دەگاتە نزیکەی 100 کیلۆمەتر لە کاژێرێکدا دەتوانن سەیارە و دار و تەنانەت خانوش وێران بکەن. ئەو تەوژمەستونیەش شتە وێرانەکان بە هەوادا دەفڕێنێت. گەردەلوولەکان زیاتر لە هێڵی کەمەرەیی و ناوچە تەختەکان و لەو شوێنانەدا دروست دەبێت کە بەڕووی زەریادا کراوەیە. بەڵام بەهۆی پێگەی جوگرافی کوردستانمانەوە گەردەلوول زۆر دەگمەن ڕوو دەدات. هێشتاش لە ناوچە زۆر تەختەکاندا و لەو حاڵەتانەدا کە پەستانی نێوان چینە هەواییەکان دەگۆڕێن دیسان ئەگەری ڕوودانیان هەیە. بۆچی ئەو دەنگەی لە زیگزیگکەرەوە دەردەچێت خۆی کەڕ ناکات؟ لاپەڕە 44 بەرزی ئەو دەنگەی زیگزیگکەرەوە دەری دەکات هاوتایە لەگەڵ ئەو دەنگەی لە تەقینەوەی نارنجۆکێکەوە دەردەچێت. بەڵام زیگزیگکەرە بەهۆی ئەم دەنگە بەرزەوە کە خۆی دەری دەکات کەڕ نابێت، چونکە ئەندامی بیستنی ئەم مێرووە زۆر سەرسوڕهێنەرانە دوور لە سکیەوە لە بەرگێکدا پارێزگاری لێکراوە. بۆچی هێلکە سەرێکی خڕە و سەرەکەی تریشی باریکەلە؟ لاپەڕە 45 ئەگەر هێلکە گۆشەی هەبوایە ئەوە کەنارەکانی زۆر لاواز دەبوون و بە ئاسانی دەشکان. هەروەها دیسان ئەگەر گۆیش بوایە کە خۆڕاگرترین شێوەی ئەندازەیە ئەوە ئەم جارەیان بە ئاسانی خل دەبوویەوە و هەتا بەرشتێک نەکەوتایە نەدەوەستایەوە. لەم حاڵەتەشدا یان هێلکەکەمان لێون دەبوو یان بەر شوێنێک دەکەوت و دەشکا. کەتی هێلکە بەم شێوەی ئێستایەوە ئەگەر خل بکرێتەوە ڕێک ناڕوات. لەسەر سەرە باریکەکەی هێڵێکی بازنەی بۆ دەوری خۆیدا دەکێشێت و لە شوێنێکی نزیک لە خاڵی دەستپێکی خولانەکەیەوە دەوەستێتەوە. سەرباری ئەمە لەم شێوەی ئێستایدا خۆڕاگرترە بەرامبەر دروستبردن و شکان. چۆن دەتوانین پێش بە کلۆربوونی ددانەکانمان بگرین؟ لاپەڕە 46 خۆشترین خۆراک بەلای ئەو بەکتریایانەی لە ناودەمماندا دەژین شەکرە. بەکتریاکان پاژماوەی خۆراکە شیرنەکانی نێوان ددانەکانمان دەخۆن و دەیگۆڕن بۆ ترش. ئەم ترشانەش لە هەموو جارێکدا هێرش دەکەنە سەر ددانەکانمان و هەندێکی لێدا دەخورێنن. بە تێبەڕبوونی کات کونی ڕەشی بچووک لەسەر ددانەکانمان پەیدا دەبن. پاژماوەیەکی کەم ئەم کونە بچووکانە بەهۆی هێرشە ترشیەکانەوە گەورەتر دەبن و کلۆر دەبن. بەڵام وازهێنان لە خواردنی شتی شیرن نابێتە هۆی ڕێگریکردنی تەواوەتی ددانەکانمان لە کلۆر بوون. بە شێوەیەکی گشتی ئەو شیرینیانەی لە نێوان ژەمەکاندا دەخورێن زیاتر زیان بە ددانەکانمان دەگەێنن بە بەراورد بەو شیرینانەی لەگەڵ ژەمەکاندا دەخورێن.
چونکە کەم خواردنی شیرینی بە درێژایی ڕۆژ ڕێگە بۆ ڕژاندنی بەردەوامی ترش خۆش دەکات لەلایەن بەکتریاکانەوە بەسەر ددانەکانماندا. هەر لەبەر ئەمە لە پاڵ فلچەکردنی ددانەکانمان دوای هەر ژەمە خۆراکێک وا باشترە لە پاش بەرکۆڵی نێوان ژەمەکانیش ئاو لە دەممان وەربدەین، چونکە بەکتریاکان نزیکەی 20 خولەک لە دوای خواردنەوە دەست دەکەن بە دروستکردنی ئەو ترشەی کە دەبێتە هۆی کلۆربوونی ددان. جیاوازی چیە لە نێوان عەقڵ و زیرەکیدا؟ لاپەڕە 47. عەقڵ بریتیە لە توانا و لێوەشاوەیی جیاکردنەوەی دروست لە چەوت و وەگەڕخستنی بیر لە بابەتێکی دیاریکراودا و دەربڕین و گزارشتکردن لە بیرروبۆچوونەکان. گەشەکردنی عەقڵ ڕاستەوانە لەگەڵ پێگەیشتنی مرۆڤدا دەگۆڕێت، واتە مرۆڤ چەندە پێ بگات عەقڵیشی ئەوەندە گەشە دەکات. هەرچی زیرەکیشە لایەنی تێگەیشتن و درککردن و هەڵسەنگاندن و ڕوونکردنەوەی شیکاری ڕووداوێکی دیاریکراو دەستەبەر دەکات. بە شێوەیەکی گشتی گەشەکردنی زیرەکی کە تاوەکو تەمەنی 12 ساڵی لە گەشەیەکی خێرادایە تاوەکو 20 ساڵی بەردەوام دەبێت و بە دوایشیدا قۆناغی ڕاوەستانی گەشە دەست پێ دەکات. هاوکات دەبێ ئەوەش بزانین کە مەرجنیە هەموو کات و لە بەرامبەر هەموو ڕووداوێکدا ئەم توانایە زیرەکی بتوانێت هەمان هەڵوێست و هەڵسەنگاندنی بۆ مرۆڤ دەستەبەر بکات. بۆ نمونە ڕێی تێدەچێت کەسێک کە دەستێکی باڵای هەیە لە بواری هۆنینەوەدا ناتوانە بێت لە شیکارکردنی پرسیارێکی سانای بیرکاریدا، چونکە زیرەکی بە گوێرەی بارودۆخە ڕۆحیەکان توانای یادگە و وەرگرتنی زانیاری هاوکات لەگەڵ خوڵیا و حەزەکاندا لە گۆڕاندایە. ئایا گیان لەبەران پێش وەخت هەست بە ڕوودانی بوومەلەرزە دەکەن؟ لاپەڕە 48. دەکرێت ڕەفتاری سەیر و نامۆی هەندێک لە گیان لەبەران سەرەداوی پێشوەختەمان بداتێ دەربارەی هاتنی بوومەلەرزە. بۆ نمونە ماسیەکان پێش ڕوودانی بوومەلەرزە لە شوێنە تەنکەکاندا مەلە دەکەن و نەورەسەکان خۆیان لە دەریا بە دوور دەگرن و قڕژاڵەکانیش دێنە ڕۆخی دەریاکانەوە کە ڕێژەیەکی زۆر لمی لێ. هەروەها نزیکەی کاتژمێرێک پێش ڕوودانی بوومەلەرزە گیاندارە ماڵیەکان سرەوتیان لێ دەبڕێت، بەتایبەت ئەوانیان کە لە کولانەدا دەژین، هەروەک ئەوەی ڕاوبنرێن ئاوا دەست بە هەڵاتن دەکەن بە ملاو ئەولادا. بۆچی کاتێک بە چەکوشی پزیشکی لە ئەژنۆمان دەدرێت قاچمان بەرز دەبێتەوە؟ لاپەڕە 49. کاتێک لەسەر کورسێک دانیشتوین و قاچمان شۆڕ کردوتەوە پزیشکەکەمان دێت و بە چەکوشێکی لاستیکی دەکێشێت بەژێر کڵاوەی ئەژنۆماندا. لە ئەنجامی ئەمەشدا ئەژنۆمان ڕاستەوخۆ بەرەو پێشەوە بەرز دەبێتەوە، چونکە لەو کاتەدا دەمارە هەستەوەرەکانی ماسوولکەی پوزمان خێرا بە دڕکەپەتک ڕادەگەێنن کە پەستانێکی کەم خراوەتە سەر ماسوولکەکان و کشاون. ئیتر دڕکەپەتکیش ئەوە ڕادەگەێنێت کە بۆ ئەوەی ماسوولکەکان بەرگێ ئەم پەستانە بگرن دەبێت بە توندی گرژ ببنەوە. بۆیە قاچمان لە پێشدا بەرەو پێشەوە بەرز دەبێتەوە، لە پاشان دێتە دواوە بۆ شوێنێکی خۆی. ئەم جوڵەیە بە پەرچەکردداری ئەژنۆ ناسراوە. دیاریکردنی پەرچەکردداری ئەژنۆ گرنگی خۆی هەیە. لەو ڕووەوە کە زانیاری بە سوود دەدات لەسەر توانای کارکردنی دڕکەپەتک، چونکە ئەو جوڵانێک کە پێیان دەڵێن پەرچەکرددار ڕاستەوخۆ لەلایەن دڕکەپەتکەوە بە پێویستی خۆمان و ئاگاداری مێشک ئەنجام دەدرێن. بۆچی ئاو درەنگ گەرم دەبێت و درەنگ سارد دەبێتەوە؟ لاپەڕە 50. کردداری بەهەڵمبوون و بەستنی ئاو گەلێک خاوە، لەبەر ئەوە لە کاتی ساردکردن یان گەرمکردنی لە ناکاودا ئاو دەتوانێت بۆ ماوەیەکی دیاریکراو پلەی گەرمی خۆی بپارێزێت. ئەم بەدیهێنراوە لەوەدا ڕۆڵێکی بنەڕەتی دەبینێت کە زەوی پارێزگاری لە پلەی گەرمی خۆی دەکات. ئەمە لە کاتێکدا زۆربەی زەوی بە ئاودا پۆشراوە، لەبەر ئەوەی ئەو ئاوانەی لە ڕۆژدا تیشتی خۆریان بەردەکەوێت درەنگ گەرم دەبن. ئەوا سەرڕووی زەوی ڕوبەڕووی گۆڕانکاریەکی لە ناکاو و بەرزی گۆڕانی پلەی گەرما نابێتەوە. ئیتر کاتێ شەو بەسەر ئەو شوێنانەدا دێت کە تیشکی خۆریان بەرناکەوێت، ئەو ئاوانەی کە لە ڕۆژدا گەرم بوون و هێشتا سارد نەبوونەتەوە ئەرکی گەرمکەرەوەی ناوەندی دەبینن. دیارە کە هەموو ئەو کارە دەراسایانە پارێزگاری سەرڕووی زەوی دەکەن لە ساردبوونەوەی لە ناکاو. هەر بۆیە جیاوازی نێوان پلەی گەرمی لە ڕۆژ و شەودا لە پلەیەکدا دەمێنێتەوە کە زیندەوەرەکان بتوانن بەرگەی بگرن. ئەگەر بهاتایە ڕێژەی ئاو بەراورد بە وشکانی کەمتر بووایە، ئەوە جیاوازی نێوان پلەی گەرمی لە ڕۆژ و شەودا زۆر زیادی دەکرد. ڕەنگە ئەمەش ژیانی گیاندارانی زۆر ئەستەم و مەحاڵ بکردایە. مرواری چۆن دروست دەبێت؟ لاپەڕە 51.
کاتێک لە دەریاکاندا خۆڵ و لم و زیخ و مشەخۆرە زیانبەخشەکان دەچنە ناو گوێچکە ماسیەکانەوە، ئەم زیندەوەرانە هەست بە بێزاری دەکەن. ئیتر بۆ خۆپاراستن لەم مادە نامۆیانە دەست دەکەن بە دەردانی مادەیەکی تایبەت لەو چینە پارێزگارەوە کە دەوری کۆئەندامەکانی ناو گوێچکە ماسیەکەی داوە. ئەم دەردراوە تایبەتەی کۆئەندامی بەرگری گوێچکە ماسی کە لەلایەن خوای گەورەوە پێی بەخشراوە پێی دەوترێت مرواری. لە پاش ئەمە هەڵدەستن بە ڕووپۆشکردنی ئەو مادە نامۆیانەی هاتبوونە ناویانەوە بە دەردراوی مرواری. لەگەڵ تەواوبوونی ڕووپۆشکردنەکەش مرواری دروست دەبێت. مرواریەکە بە تێپەڕبوونی کات و ڕووپۆشبوونی بە چینی زیاتر و زیاتر لەو دەردراوە قەبارەکەی گەورەتر دەبێت. دەبێت چەندە شیر بخۆینەوە؟ لاپەڕە 52. خواردنەوەی زیاتر لە نیو لیتر شیر لە ڕۆژێکدا لەلایەن منداڵانەوە دەبێتە هۆی کەمی ئاسن. ئەمەش کاریگەری نەرێنی لە سەرگەشەکردنی مێشک و توانای فێربوون جێدەهێڵێت. لەلایەکی تریشەوە دەبێتە هۆی کەمخوێنی و کلۆربوونی ددانەکان. هەروەها بەردەوام خواردنەوەی ڕێژەیەکی زۆری شیر تێکچوونی بەرنامەی خۆراک و بەدخۆراکی بە دوای خۆیدا دێنێت. لەبەر ئەم هۆیە خۆ بە دوورگرتن لە خواردنی یەکشت و هەمەجۆری و هاوسەنگی لە خواردندا باشترین ڕێگەیە بۆ جەستەیەکی تەندروست. ئایا شووتی لەبەر خۆردا سارد دەکرێت؟ لاپەڕە 53. لە کاتی سەیراندا باشترین ڕێگا بۆ ساردکردنی شووتی ئەوەیە کە شووتیەکە بکەین بە دوولەتەوە و لەبەر خۆردا دای بنێ، چونکە دڵۆپە ئاوەکانی سەر ڕووی شووتیەکە بۆ ئەوەی ببنە هەڵم گەرمی ناو شووتیەکە وەردەگرن. ئیتر بەم شێوەیە کە گەرمیەکەی کەم دەبێتەوە شووتیەکە سارد دەبێت. ڕێک وەک ئەوەی کاتێک قۆڵۆنیا لە دەستمان دەدەین هەست بە فێنکی دەکەین. بێگومان ئەگەر پاش ئەوەی ئاوی سەر شووتیەکە دەبێتە هەڵم لەبەر خۆر لای نەبین، ئەو کات دیسانەوە شووتیەکە گەرم دەبێتەوە. خوێنەری بەڕێز، ئەم تڕاکە بە کۆتا هات. بۆچی پەرداخ دروست دەبات؟ لاپەڕە 54. کاتێک ئاوی گەرم دەکەینە پەرداخێکەوە یەکسەر دیوی ناوەوەی پەرداخە ساردەکە بە گەرمی ئاوەکە دەکشێت. لەم کاتەدا دیوی دەرەوەی پەرداخەکە کە هێشتا ساردە لە تاوپاڵە پەستۆی دیوی ناوەوە زەبری دەکەوێتە سەر و دروست دەبات. هەمان حاڵەت لە کاتی تێکردنی ئاوی سارد بۆ ناو پەرداخێکی گەرمیش ڕوودەدات. بۆچی دەرگای هەندێک لە باڵەخانەکان دەسوڕێتەوە؟ لاپەڕە 55. بە شێوەیەکی گشتی لە ئۆتێل و باڵەخانە گەورەکاندا دەرگای سوڕاو بەکاردەهێنرێت، چونکە هەوڵ دەدرێت ناوەوەی ئەم باڵەخانانە بە بەردەوامی گەرم بێت. کاتێک دەرگا ئاساییەکانی تر بە بەردەوامی دەکرێنەوە و دادەخرێن سەرما بە ئاسانی دەچێتە ژوورەوە. لەبەر ئەوەش کە گەرمکەرەوەی ناوەندی ئەو بینایانە بە شێوەیەکی خودکار لەگەڵ هەر ساردبوونەوەیەک لە بیناکەدا دەکەوێتەوە کار. ئەمەش بە واتای بەکارهێنانی وزەیەکی زیاتر دێت. بەڵام دەرگا خولاوەکان ڕێگری چوونە دەرەوەی هەوای گەرم دەکەن و نایەڵن هەوای ساردیش بچێتە ژوورەوە. بەم شێوەیەش دەبنە هۆکاری پاشەکەوتکردنی وزە. بۆچی کاتێک هەنگوین بەسەر بەتاڵی جێدەهێڵرێت تێک ناچێت؟ لاپەڕە 56. تێکچوونی خۆراک و خواردەمەنیەکان لە ڕێگەی چەند زیندەوەرێکی وەک کەڕوو یان بەکتریا یان زیندەوەرەکانی هاوچەشمیانەوە ڕوودەدات کە دەبنە هۆی تێکچوون ڕزان و بۆگەنکردنیان. بەڵام وەکو هەموو زیندەوەرەکانی تر ئەم زیندەوەرانش بۆ گەشە سەندن و زیادبوونیان پێویستیان بە ئاو هەیە. بەڵام هەنگوین لە پێکاتەکەیدا هێندە ئاوی تێدا نییە کە بەشی ژیانی زیندەوەران بکات. لەبەر ئەوە هەنگوین ناوەندێکە کە زیندەوەرە زیانبەخش و خۆراک تێکدەرەکان ناتوانن تیایدا بژین. ئایا جلی خوری مرۆڤ گەرم دەکاتەوە؟ لاپەڕە 57. لە ڕۆژە ساردەکاندا بۆ ئەوەی سەرمامان نەبێت جلوبەرگی خوری لەبەر دەکەین. لە ڕاستیدا جلی خوری گەرممان ناکاتەوە، بەڵکو تەنها ڕێگری لەوە دەکات کە گەرمی جەستەمان بچێتە دەرەوە و سەرمای دەرەوە بگاتە جەستەمان. واتە خوری گەرمکەرەوە نییە، بەڵکو نەگەیەنەری سەرما و گەرمایە. پەڕەشوتی ئۆتۆمبیلەکانمان چۆن کار دەکەن؟ لاپەڕە 58. هەندێک ماددەی کیمیایی لە ناو پەڕەشوتدا بوونیان هەیە، لەوانەش سۆدیۆم، ئەزاید و ئاسنی سێ یاخود فەریک ئۆکساید.
لە کاتی پێکدادانی ئۆتۆمبیلدا ئەم ماددە کیمیایانە بە بریسکە ئاگرێکی لە ناکاو لەگەڵ یەکدا زۆر بە خێرایی کارلێک دەکەن و یەک دەگرن. لە ئەنجامی ئەم یەکگرتنەدا گازی نایترۆجین دروست دەبێت. کاتێک پەڕەشوتەکەش پڕ دەبێت لەم گازە دەئاوسێت. لە ڕاستیدا هەموو ئەمانەی باسکران تەنها لە 84 میلیترکەدا واتە لە چاوتروکانێکدا ڕوودەدەن. چۆن هەندێک نوقڵ و بنێشت ناودەممان فێنک دەکەنەوە. لاپەڕا 59 پلەی گەرمی بە هەڵمبوونی ماددەی تامبەخشی ئەو بنێشت و نوقڵانەی ناودەممان فێنک دەکەنەوە زۆر نزمە. لەبەر ئەوە لە پلەی گەرمی ناودەمماندا بە ئاسانی دەبن بە هەڵم. کە دەستگۆڕێن بۆ هەڵم گەرمی لە دەممانەوە وەردەگرن. ئیتر کاتێک گەرمیەکەی دەممان دەچێت بۆ بنێشت و نوقڵەکە ئێمەش هەست بە فێنکی و حەسانەوەی ناودەممان دەکەین. بۆچی پشیلە سمێڵی هەیە؟ لاپەڕە 60 ڕەگی سمێڵی پشیلەکان لە هەستیارترین شوێنی لاشەیاندا دانراوە کە پڕە لە دەمار و خوێنهێنەر. سمێڵی پشیلە هەتا بڵێ هەستیارە بە شێوەیەک کە هەست بە بچووکترین گۆڕانی ئاراستەی هەواش دەکات. بەهۆی ئەم هەستەشەوە ئاراستەی هەوای شتەکانی چواردەوری دەزانێت و ئەمەش دەیپارێزێت لەوەی خۆی بە شتەکانی دەوروبەریدا بدات. لە هەمان کاتدا پشیلەکان سمێڵیان وەک ڕاستەش بەکاردەهێنن بۆ بڕیاردان لەسەر ئەوەی کە ئایا بچن بە شوێنێکدا یان نا. بۆچی تەلی ناو گڵۆب ناتوێتەوە؟ لاپەڕە 61 ئەو تەلە باریک و لولەی کە لە ناو گڵۆبدا بەکاردێت لە ماددەی تەنگستۆن دروست کراوە. گرنگترین هۆکاری بەکارهێنانی ئەم ماددەیە بەرزی پلەی توانەوە و کوڵانیەتی کە لە نێوان 3414 بۆ 5900 پلەی سەدیدایە. لە کاتی داگیرساندا هەرگیز پلەی گەرمی ناو گڵۆپەکە ناگاتە ئەم پلەیە و بەم شێوەیە تەلەکەش ناتوێتەوە. هۆکارێکی تری نەتوانەوەی ئەم تەلە بوونی گازی ئارگۆن و نایترۆجینە لە ناو گڵۆپەکەدا. ئەرکی ئەم دوو گازە دوورخستنەوەی گەرمیە لە تەلە داگیرساوەکە. چۆن ئێسکی شکاو چاک دەبێتەوە؟ لاپەڕا 62 سەرباری پێکاتەی بەهێزی ئێسکەکان کەچی کاتێک ڕووبەڕووی زەبرێکی بەهێز دەبنەوە ئەگەری شکانیان دەبێت. لە کاتی شکانی ئێسکێکدا پزیشکەکان ئاراستەی ئێسکە شکاوەکە ڕاست دەکەنەوە و پاشان دەیگرنە گەچ. ئیتر لەم ساتەوە میکانیزمی ناوەخۆی چاکبوونەوەی ئێسکەکە دەست بەکار دەکات. لە پێش هەموو شتێکدا خوێنی چواردەوری ئێسکە شکاوەکە دەمێت. بێگومان ئەمە مەینێکی ئێجگار گەورەیە. پاشان ئەم کلۆ خوێنە گەورەیە لەگەڵ ئەو کانزایانەی کە لە خانەکانی ئێسک دروستکردنەوە دەردەدرێن یەک دەگرن و ئێسکێکی ڕق پێک دەهێن. پاش ماوەیەک شکاویەکە چاک دەبێتەوە و ئێسکەکە هاوشێوەی جارانی لێ دێتەوە. گیانداری دژەبەستن یانی چی؟ لاپەڕە 63 لە خوێنی هەندێک گیانداردا کۆمەڵێک ماددەی کیمیایی بوونیان هەیە کە هەمان ئەرکی دژەبەستنی ڕادێتەری ئۆتۆمبیلەکان دەبینن. پێکاتەی ئەم ماددە تایبەتانە بە جۆرێکن کە خۆیان بە کریستاڵە سەهۆڵینەکانی ناو خوێنی گیاندارەکەدا هەڵدەواسن و ڕێگری دەکەن لە زیادبوون و یەکگرتنیان. ئیتر ئەم گیاندارانە بەبێ ئەوەی ڕق بنەوە دەتوانن لە سەرمای زۆر سەختدا ژیان بەرنەسەر. تەنانەت بینراوە هەندێک لەو گیاندارانە ماوەی 3 ساڵ لە ژێر سەهۆڵبەنداندا ماونەتەوە بێ ئەوەی هیچ زیانێکیان پێ بگات. بۆچی دەپرخێنین؟ لاپەڕە 64 کاتێک دەخەوین جەستەمان زۆر پشوو دەدات و ماسوولکەکانمان خاو دەبنەوە. ئیتر کاتێک ماسوولکەی بەرپرسیار لە بۆڕی هەناسەدا خاو دەبێتەوە ڕێچکەی هەناسەدان تەسک دەبێتەوە. لە بارێکی وادا ئەو هەوایی هەڵی دەمژین بە ئاسانی ناگاتە سیەکانمان. جا ئەو دەنگەی کە لە کاتی پرخەپرخدا دەیبیستین جا ئەو دەنگەی لە کاتی پرخەپرخدا دەیبیستین بریتیە لە لەرەلەری شانە نەرم و خاوبووەکانی بۆڕی هەناسەمان. هۆکاری زیادبوونی پرخەپرخ لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەندا دەگەڕێتەوە بۆ نەرمبوونی شانە ماسوولکەکان. دەتوانرێت کۆتایی بە پرخەپرخ بهێنرێت بە بەکارهێنانی ئەو چارەسەرانەی بۆ ڕقکردنی شانە شل و خاوبووەکانی بۆڕی هەناسە بەکاردەهێنرێن. بۆچی کتری و قۆری فیشکە فیشک دەکەن؟ لاپەڕە 65 ئەو ئاوەی دەیکەینە ناو کتری و قۆریەوە لە بنەوە دەست دەکەن بە گەرمبوون. هەر لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرمی ئاوەکەشدا لە ژێرەوە تاکتاکە بڵقی هەڵم دروست دەبێت. لەبەر ئەوەی ئەم بڵقانە کێشیان لە ئاوەکە سوکترا ئەوە بەرەو سەرەوەی ئاوەکە بەڕێ دەکەون. کاتێک سەر دەکەونە سەرەوە لەگەڵ ئەو چینە ئاوەدا بەیەک دەگەن کە
کە هێشتا ساردە و وەک خوارەوە گەرم نەبووە. ئەمەش دەبێتە هۆی تەقینیان. ئەو فیشکەی ئێمە لە کاتی کوڵانی ئاودا گوێمان لێ دەبێت بریتیە لە دەنگی تەقینی ئەم بڵقانە. ئەم دەنگە بە زیادبوونی ژمارەی بڵقەکان زیاد دەکات. کاتێکیش هەموو ئاوەکە گەرم دەبێت دەنگەکەش نامێنێت. ئەمەش لەبەر ئەوەیە کە ئاوی سارد لە ناو کتری یان قۆریەکەدا نامێنێت تا بڵقەکان بتەقێنێت. چۆن باران دەگۆڕێت بۆ بەفر. لاپەڕە 66 هەورەکان لە دەرەنجامی چڕبوونەوەی ئەو هەڵمە ئاویانەوە دروست دەبن کە لە سەرزەویەوە بەرەو ئاسمان بەرز دەبنەوە. ئەگەر هاتوو ئەم دەنکۆڵە ئاویانەی کە هەور پێک دەهێنن لەگەڵ هەوای زۆر سارددا بەریەک بکەون، ئەوا دەگۆڕێن بۆ دەنکۆڵە بەفری تەنک. دواتر ئەم دەنکۆڵانە یەک دەگرن و وەک بەفر دەبارێن، واتە دەنکۆڵە ئاوی ناو هەورەکان لە ژێر کاریگەری هەوای زۆر سارددا بەبێ ئەوەی بە دۆخی باران بووندا تێبپەڕن دەگۆڕێن بۆ بەفر. فرنە مایکرۆوەیڤەکان چۆن کار دەکەن؟ لاپەڕە 67 ئەو شەپۆڵە مایکرۆیانەی کە گەرمی ناو ئەم جۆرە فرنانە دابین دەکەن لە شەپۆڵی کارۆمگناتیسی پێک دێن. ئەم شەپۆڵانە ڕاستەوخۆ کار دەکەنە سەر گەردیلەکانی خواردنەکە. لە دەرەنجامی بەریەککەوتنی نێوان گەردە جوڵاوەکان خواردەمەنیەکە لە ماوەیەکی زۆر کەمدا گەرم دەبێتەوە و ئامادە دەبێت. لەبەر ئەوەی لە فڕنی کارەباییدا یان ئاویان ڕۆنی خواردنەکە گەرمیەکە هەڵدەمژێت، ئەوە خواردنەکە درەنگتر پێدەگات. شەپۆڵە مایکرۆیەکان ناتوانن بە ناو کانزادا تێپەڕ ببن. لەبەر ئەوە دەبێت لەم جۆرە فرنانەدا تەنها قاپی شوشە و پلاستیک بەکار بهێنرێت. لەلایەکی ترەوە لەبەر ئەوەی شەپۆڵە مایکرۆیەکان بۆ سەر تەندروستی مرۆڤ زۆر زیان بەخشن، هەر بۆیە نابێت بوار بەهاتنە دەرەوەی ئەو شەپۆڵانە بدرێت. ئەمەش بەداخستنی تەواوەتی دەرگای فڕنەکە دەبێت لە کاتی کارپێکردنیدا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ئاو چۆن ئاگر دەکوژێنێتەوە؟ لاپەڕە 68 پێش هەموو شتێک کاتێک ئاو دەکرێت بە تەنێکی کڕگرتوودا، ئاوەکە گەرمی لە تەنەکەوە وەردەگرێت، پاشانیش بەو گەرمیەی وەری دەگرێت دەبێت بە هەڵم. ئیتر ئەم هەڵمە چواردەوری تەنەگراویەکە دەگرێت و دەبێتە ڕێگر لە بەردەم گەیاندنی گازی ئۆکسجیندا. وەک دەشزانین لە نەبوونی گازی ئۆکسجیندا هیچ شتێک ناسووتێت. بۆچی ماسی خۆف و تێکەرا دەئاوسێت؟ لاپەڕە 69 ماسی خۆف و تێکەرا زۆر بە هێواشی مەلە دەکات، لەبەر ئەوەش کە ناتوانێت لە دەست دوژمنەکانی هەڵبێت بە شێوەیەک بەدیهێنراوە کە بۆ خۆپاراستن فو دەکاتە خۆی و دەئاوسێت. لە کاتی مەترسیدا بە هەڵمژینی ئاوی دەریاکە قەبارەی دوو هێندەی لێدێت. بەم شێوەیەش ئەو دڕکەکانی کە سەرەتا پای جەستەیاندا پۆشیوە دەردەپەڕن. جا چونکە خواردنی ماسیەکی دڕکاوی کارێکی زەحمەت و ژەمێکی ناخۆشە، بۆیە دوژمنەکانی پەلاماری نادەن و وازی لێدەهێنن. بۆچی کاخەز لە کاتی دڕاندندا دەنگ دەردەکات؟ لاپەڕە 7 کاخەز لە ڕیشاڵی سلیلۆزی پێک دێت. کاتێک پارچە کاخەزێک دەدڕێنین، ئەم ڕیشاڵانە لە یەکجیا دەبنەوە. ئەو لەرەش کە ئەم ڕیشاڵانە لە کاتی دڕاندندا دەری دەکەن، دەبێتە هۆکاری پەیدابوونی شەپۆڵی دەنگی لە هەوای دەوروبەریدا. جا چەندە خێراتر کاخەزەکە بدڕێنیت، ئەوەندەش دەنگەکەی زیاتر دەبێت، چونکە لەم بارەدا کۆمەڵێک ڕیشاڵی زۆر لە ماوەیەکی دیاریکراودا لە یەکجیا دەبنەوە. بۆچی ناتوانین خۆمان خەتوکەی خۆمان بدەین؟ لاپەڕە 71 کاتێک کەسێک خەتوکە دەدرێت، یەکسەر ڕیشاڵە دەمارە بچووکەکانی سەرپێستی کارا دەبن و مێشکی لێ ئاگادار دەکەنەوە کە وریای مێشک پترتر دەبێت. ترپە و لێدانی دڵیش لەگەڵیدا زیاد دەکات، بەڵام مێشکمان بە شێوەیەک بەدیهێنراوە کە دەتوانێت جیاوازی بکات لە نێوان ئەو ئاگاداریانەی کە لە خۆمانەوەن و ئەوانەشی کە لە دەرەوە بۆ جەستەمان دێن. بەردەوام مێشکمان پێشەنگی دەدات بەو کاردانەوانەی لە دەرەوە دێن. بۆ نمونە، ڕووداوی هاوچەشنی دەستسووتان لەو حاڵەتانەیە کە پێویستی بە پەرچەکرداری خێرایە. هەر لەبەر ئەوەشە کاتێک لەلایەن کەسێکەوە خەتوکە دەدرین، کاردانەوەی خێرامان بۆی دەبێت. بەڵام کاتێک خۆمان خەتوکەی خۆمان دەدەین، مێشکمان کەمتر هەستیاری نیشان دەدات، بۆیە خەتوکەمان نایەت. ئایا تەمەنی درەخت دیاری دەکرێت؟ لاپەڕە 72 کاتێک لە کۆتەرەدارێکی براوە دەڕوانین، چەند بازنێکی هاوچەقمان بەرچاو دەکەوێت.
بازنەکان لە توێژاڵی دەرەوەی درەختەکەەوە دەست پێ دەکات و بەرەو ناوە بە دوای یەکدا ڕیز بوون. هەر یەک لەم بازنانە ئاماژەیە بۆ ساڵێک لە تەمەنی درەختەکە، واتە بە ژماردنی هەموو بازنەکان دەتوانین تەمەنی درەختەکە دیاری بکەین. ماوەی نێوان بازنەکانیش ڕێژەی گەشەکردنی درەختەکەمان لە ماوەی ساڵێکدا پیشان دەدات. هەر بۆیە گەورە و بچووکی نێوان بازنەکان بارودۆخی ئەو وەرزانەمان بۆ دەردەخات کە بەسەر درەختەکەدا تێپەڕیون. بۆ نمونە، ئەگەر نێوانی دوو بازنەکەم بوو، ئەوە ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەو ساڵە وشکە ساڵی بووە. بە پێچەوانەشەوە ئەگەر ماوەی نێوان دوو بازنەکە زۆر بوو، ئەوە بەواتای ئەوەیە کە ئەو ساڵە تەڕ و پاراو بووە. بۆچی پێیەکانمان مێرولە دەکەن؟ لاپەڕا 73. کاتێک لە دانیشتندا قاچەکانمان دەخەینە ژێر خۆمان و بە چوارمشقی یان هەر شێوازێکی تری هاوشێوەی ئەمەدا دەنیشین، فشار دەکەوێتە سەر دەمارە خوێنەکانی قاچمان. ئەمەش دەبێتە ڕێگر لە بەردەم هاتوچۆی ئاسایی خوێن بەناو دەمارەکانماندا. جا کاتێک فشارەکە لەسەر قاچمان نامێنێت و تا ئەو کاتەی هاوسەنگی خوێن لە نوکی پێماندا ئاسایی دەبێتەوە، هەست بە جۆرێک لەرزین دەکەین لە قاچماندا. هەستێکمان دەبێت وەک بڵیت بەجارێک هەزارەها مێرولە بەسەر قاچماندا بێن و بڕۆن. ئەمەش ئەو حاڵەتەیە کە بە مێرولەکردن ناو دەبرێت. بۆچی خەوتن لەسەر جۆڵانەدا ئارام بەخشە؟ لاپەڕا 74. هەموو تەنێک بە گوێرەی کێش و بەرکەوتنی لەگەڵ ئەو ڕووکارەی لەسەرەتی پەستانێکی دەکەوێتە سەر. بەم شێوەیە کێشی تەنەکە چەندە بەسەر ڕووبەرێکی فراوانتردا بڵاو بێتەوە، بەو ئەندازێش پەستانێکی بۆ سەر ڕووبەرەکەی کەمتر دەبێتەوە. جا بۆیە کاتێ لەسەر نوێنێکی نەرم یاخود جۆڵانەیەک ڕادەکشین، هەست بە ئاسوودەیی دەکەین، چونکە هەموو بەشێکی جەستەمان بەرکەوتنی لەگەڵ زەویدا دەبێت و کێشمان بەسەر ڕووبەرێکی فراواندا بڵاو دەبێتەوە. بە پێچەوانەشەوە هۆکاری ئەو ناڕەحەتیەی کاتێک لەسەر تەپڵەکێکدا دەنیشین هەستی پێ دەکەین، بۆ ئەو ڕاستیە دەگەڕێتەوە کە کێشی جەستەمان بەسەر ڕووبەرێکی بچووکدا بڵاو دەبێتەوە. بەم شێوەیە لەم کاتەدا ئەو پەستانەی دەکەوێتە سەرمان زۆر زیاترە. هەر لەبەر ئەم هۆکارەشە کاتێک خانمان پێڵاوی پاژنە بەرز لە پێ دەکەن، ڕۆیشتنیان بە ڕێگادا زەحمەتتر دەبێت. بۆچی لە باریپانیدا ڕۆژنامە بەڕێکی نادڕێت؟ لاپەڕا 75. زۆر بە ئاسانی دەتوانین لەسەرەوە بۆ خوارەوە ڕۆژنامەیەک بەڕێکی بدڕێنین، بەڵام کاتێک دەمانەوێت لە باریپانیدا هەمان لاپەڕە بدڕێنین، بێگومان زیگزاکی تێدەکەوێت. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دارە ڕیشاڵیەکان کە پێکاتەی سەرەکی ڕۆژنامەن لەسەرەوە بۆ خوارەوە درێژ دەبنەوە. جا کاتێک ڕۆژنامە بەستوونی دەدڕێنین، دەتوانین بە خەتی ڕیشاڵەکاندا بەڕێکی تا خوارەوە بین. بەڵام کاتێک ڕۆژنامەکە بە پانی دەدڕێنین، هەر جارێک کە ڕێی لە ڕیشاڵێک دەکەوێت زیگزاگ دروست دەکات و هەر بۆیە بەڕێکی نادڕێت. بۆچی کاتێک دەست و قاچمان زۆر لە ئاودا دەمێننەوە چرج دەبن؟ لاپەڕا 76. ئێمە مرۆڤ نزیکەی هەموو جەستەمان بەموودا پۆشراوە. دەتوانین هەندێک لەم وانە بە ئاسانی ببینین، بەڵام بەشێکی زۆریان پێویستیان بە وردبوونەوەیە بۆ ئەوەی ببینرێن. لە بنکی ئەم وانەدا ڕژێنی چەوری بوونیان هەیە. ئەو چەوریەی لەو ڕژێنانەوە دەردەچن لە شوێنی خۆیاندا چینێکی دژە ئاو پێک دێنن. ئیتر بەم شێوەیە بە ڕێگرتن لە چوونە ژوورەوەی ئاو بۆ ناو پێستمان بە نەرمی دەمێننەوە. بەڵام لەبەر ئەوەی سەری پەنجەکان و ناولەپ و بنی پێمان مویان پێوە نییە، بۆیە لەم شوێنانەدا چینی پارێزەری چەوری بوونی نییە. جگە لەوەش ئەم ناوچانە بە چینێک پێستی ئەستووردا پۆشراون. جا کاتێک دەست و پێیەکانمان بۆ ماوەیەکی دیار لە ئاودا دەمێننەوە، ئاوەکە دزە دەکاتە ژێر پێستەکە و دەیەوێت جێی خۆی بکاتەوە. بەڵام لەبەر ئەوەی پێستەکە شوێنی ئاوەکەی تێدا نابێتەوە، ئەوە پێستی ئەستووری ئەم شوێنانە دەئاوسێن و چرز دەبن. بۆچی هەندێک جار باڵندە ماسی خۆرەکان لەسەر یەک قاچ ڕادەوەستن؟ لاپەڕا 77. قاچی هەندێک باڵندەی وەک سوورە قوڵنگ و حاجی لەقلەق و شاهۆ تەنها ئێسقانە و هیچ مادەیەکی چەوری تێدا نییە کە لە سەرما بیان پارێزێت. لەبەر ئەوە زۆر زوو قاچیان سەرمای دەبێت. لەبەر ئەم هۆیە جارجارە لەسەر یەک قاچ دەوەستن و قاچەکەی تریان دەهێننەوە ژێرجەستەیان بۆ ئەوەی لە نێوپەڕەکانیاندا گەرمی بکەنەوە. بۆچی دوای نان خواردن هەست بە ماندوویەتی دەکەین؟ لاپەڕا 78. بە مەبەستی دابینکردنی وزەی پێویست بۆ کردداری هەرس، پاش نان خواردن بەشێکی گرنگی خوێنی لاشەمان دەڕوات بەرەو ناوچەی گەدا. ئەم کردارەش بە شێوەیەکی بەرچاو لەو خوێنەکەم دەکاتەوە کە بۆ بەشەکانی تری لاشەمان دەڕوات.
جا لەبەر پێویستی ماسوولکەکانمان بەو ئۆکسجینەی کە لەلایەن خوێنەوە بۆیان دەڕوات بۆیە دەبینین بە شێوەیەکی گشتی هەست بە ماندوێتی دەکەین و خەو دەمان باتەوە. بۆچی لەژێر ئاوی پەستان بەرزدا مرۆڤ لە پەلوپۆ دەکەوێت؟ لاپەڕا 79. پەستانی هەوا لە ئاستی دەریادا بریتیە لە 1 ئەتمۆسفیر. کۆ ئەندامی هەناسە و سووڕی خوێنی مرۆڤیش بە گوێرەی ئەم پەستانە ڕێکخراوە. بەڵام کاتێکدا دەبەزین بۆ ناو قوڵاییەکانی ئاو، پەستان لە هەر دەمەترێکدا 1 ئەتمۆسفیر زیاد دەکات. واتە هەتا لە بنی ئاوەکە نزیکتر بینەوە، ئاوەکە پەستانێکی زیاتر دەخاتە سەرجەستەمان. بۆیە دەبینی لە کاتی هەناسەداندا کاتێک مەلەوانەکان گازە ئۆکسجین و نایترۆجینەکەی بتڵی سەرپشتیان هەڵدەمژن، لە خوێنیاندا دەتوێتەوە و پاشان بە شانەکانی لەشیاندا بڵاو دەبێتەوە. گەر لە کاتی چوونە سەرەوەدا مەلەوانەکە بە خێرایی سەر بکەوێت، ئەوە لەگەڵ دابەزینی پەستاندا ئەم گازانش بە خێرایی بڵاو دەبنەوە. لەبەر ئەوەی ئۆکسجین لە شانەکاندا بەکاردەهێنرێت، هیچ ئاستەنگەیەک دروست ناکات. بەڵام بڵاوبوونەوەی لە ناکاوی نایترۆجین بە دەمارەکاندا دەبێتە هۆی گیرانی دەمارەکان و دڕانی سی و تەنانەت لە پەلوپۆکەوتن و ئیفلیت بوونیش. تەنانەت ڕەنگە کارەساتەکە بە مردنیش کۆتایی پێبێت. لەبەر ئەم هۆیە و بۆ ئەوەی تووشی ئەم حاڵەتە نەبن، دەبێت مەلەوانەکان بە خاوی لە بنی ئاوەوە بێنە سەرەوە و لە چەند قوڵاییەکی جیاوازدا بوەستن پێش ئەوەی بە تەواوی بێنە سەر ئاوەکە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.